لیژنەی وردبینین بۆ پێداچوونەوە بە پرسیارەکانی قورئان بەهاری دڵانە. ئەو تاقیکردنەوەی لە سەرتاسەری هەرێمی کوردستان و بە بەشداری زیاتر لە 50,000 کەس ئەنجام دراو. دەنگدانەوەیەکی فراوانی بە دوای خۆی داهێنا. تیمەکە بە شەو ڕۆژ ئێستا کار دەکەن تا لە ماوەیەکی کەمدا پێداچوونەوە بە پرسیارەکان بکەن و چاوەڕوان دەکرێت 7 ڕۆژی دیکە کۆتایی بێت. تەصحیحی پرسیارەکان، پشکنینی پرسیارەکان بە شێوەیەکی مەرکەزی بووە. کۆی شوێنەکان و ناوچەکان لە سلێمانی کۆکراونەتەوە لێرە لیژنیان بۆ تەشکیل کراوە. لیژنەکانمان دابەش بووە بەسەر سێ ئاستی کاتا لە ڕۆژەکەیانە. وەکو بەیانیان لە سەعات 9 بۆ 12 و 8:30 بۆ 12 لیژنەیەکمان بە دوو گروپی جیاواز، گروپی خوشکان و گروپی برایان خەریکی پشکنین و تەصحیحی پرسیارەکانن. لیژنەی دووەممان لە سەعات 1 بۆ 5 با بڵێن عەسر و دوانیۆڕۆ، ئەویش هەر بە دوو گروپی خوشکان و گروپی برایان بەجێ مەشغوڵی تەصحیح و ڕاستاندنی پرسیارەکانن. و لیژنەی سێممان کە تەنها ستافی برایانە لە شەوانە لە سەعات 9 لە دوای تەراویح دەست ئەکەن بە پشکنینی پرسیارەکان و ڕاستاندنی پرسیارەکان. پاش دیاریکردنی نمرە ئەڕوا بۆ ناو بەردەست لیژنەی کۆمپیوتەر و لیژنەی کۆمپیوتەریش لە سیستەمی داتابیسی تایبەت بە ناوچەکانە داخڵێکن. پرۆسەکە بەردەوامە و ئومێدمان وایە بە زووترین کات بتوانین ڕاستاندن بۆ تەواوی پرسیارەکان و پشکنین بۆ تەواوی پرسیارەکانی بەشداروانی خۆشەویستی پرۆژەی قورئان بەهاری دڵانە بکەین. ئەندامانی لیژنەکە ڕۆژان و شەوانی ڕەمەزان چاو بە پەڕەی بەشداروانی تاخنەوەکان دەدەخشێنەوە. لە ڕاستی و دروستی 50 پرسیارەکە دڵنیا دەبنەوە و نمرەیان بۆ دادەنێن. ئەوان دەیانەوێت بە زووی چاوەڕوانی بەشداروان کۆتایی پێبهێنن. ئەندامانی لیژنەکە دەڵێن زۆرترین ڕێژەی بەشداروان لە چینی گەنجان بووە، ڕێژەیەکی زۆریش کۆ نمرەی 100 هاتووە. زۆرترین هەڵەی بەشداروانیش لە بەشی جوان خوێندنەوەی ئاەتەکاندا بووە. سەر پرسیارەکان خەڵکانی زۆر بەشداریان کرد و ڕێژەی لە سەفاسەتیش زۆرە. باشە، سپاس بۆخوا. ڕێژەیەکی زۆر خەڵک بە جوانی خۆی ئامادە کردووە. بەڵام ئیتر ئەوەشی کە غەڵەتی هەیە زۆربەی غەڵەتەکانیان لە بەشی ئیدغامە، ئیدغام و ئەم نونی زەنەدارەیە کە ئەویش پەیوەستە بە خوێندنەوەی جوانی قورئانەوە. خەڵکەکە تۆزێ لەوە زەعیفە. ئەویش هۆکارەکەی ئەوەیە کە هەوڵی نەداوە بۆ فێربوونی تەجوید. هەست کە هەر کەسێک سیرکەی کە بزانی لە شارەزایە لە قورئانەوە غەڵەتی تیانە بووە دیارە. بەڵام ئەوانەی کە تەجویدەکان لە تەجویدە کۆڵن مانای وایە لە خوێندنەوەی قورئانە زەعیفن. دوابدوای کۆتایی هاتنی وردبینیەکان بڕیارە لە پەخشی ڕاستەخۆی کەناڵی پەیام و بانگەوازەوە تیر و پشک بۆ 100 کەس لە براوەکانی پرۆژەکە بکرێت و چەندین خەڵاتی شایستەش بۆ سەرکەوتوانی پێشبڕکێکە ئامادە کراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.